سڵاوتان لێوێ منداڵانی ئیشکەر یاخود کرێکار و بچکۆلەکان وەک دیاردەیەکی زەق و بەرچاو لە ناو بازاڕ و شوێنە گشتیەکان و پارکەکاندا دەردەکەون. ئەم دیاردەیە لە کاتی قەیرانەکاندا بەزەقتر دەردەکەوێ. زۆربەی ئەم منداڵانە لە خوێندن و لە ژیانی منداڵانی خۆیان دوور کەوتونەتە ژێرباری قورسی نان پەیداکردن بۆ خێزانەکانیان. ڕوانگەی ئەم جارەمان تایبەت دەبێت بە منداڵانی ئیشکەر. سەرەڕای دەرکردنی یاسای تایبەت بە یاساخکردنی کاری منداڵان لە هەرێمی کوردستان کەچی تاکو و ئێستاش ئەم دیاردەیە لە ناو بازاڕ و شوێنە گشتیەکان دەبینرێت. لە ناو ژاوەژاوی ژیانی قورسی ئابووری و ڕاکردن بە دوای ناندا منداڵان منداڵەتی خۆیان بزر دەکەن و سەرمایەیەکی گەورەی مرۆیی لە سەرەتاکانی خۆیدا بە فیڕۆ دەدرێت. پاساو بۆ هۆکارەکانی ئەم دیاردەیە زۆرن. بەشێک لە منداڵەکان بە بیانووی نەخۆشکەوتن و کەم ئەندامی دایک و باوکیان ڕوو لە بازار دەکەن و دەبنە سەرچاوەی سەرەکی دابینکردنی بژێوی بۆ خێزانەکانیان. عملیات کرد دێمە بازار شێدە پارەکە دەم و داکەم پێ چالە سەیش عەربان دەکەم منیش پێرە عەربانیان لێ پڕدام شاران نالی ئیشەکە بەدای ئەمە بۆمان 4 نەفەری بام داش ئەگەرچی ئەم دیاردەیە بە تایبەت پاش سەرهەڵدانی قەیرانی ئابووری بە شێوەیەکی بەرچاو ڕووی لە زیادبوون کردووە، بەڵام بەشێک لە باوکان پێیان وایە نابێ بە هیچ جۆرێک کار بە منداڵان بکرێت. ئەگەر احتیاج نەبێت ڕەنگە ئیش نەکا ئەوش لەوانەیە ئێستا حەزی لێ بچێت بۆ پارکێک بچێت بۆ قوتابخانەیەک بچێت بۆ شوێنێک بەس ئەگەر احتیاج نەبێت ئیش ناکات. طبعاً کاردانەوەی سلبی دەبێت، کاردانەوەی خراپی دەبێت. ئەگەر بێت ئەو منداڵە ئێستا ئەگەر لەوێ لە شوێنێکی پەروە دەکرێت و ئەگەر حکوومەت مثلا مەسرەفیان بچێشێ و بچێتە قوتابخانە و ئەگەر دایک و باوکی ئێستا مثلا بەهۆی شڕی داعش و زۆربەیان ئاوارە لێرە کرێتی لەبەر ئەوە مەجبورن ئیش بێت. تەمان ئەگەر زۆر پێویستم پێ نەبێت زۆر محتاجم زۆر دانەمێنم لە ئەوەی کەوە یعنی زۆر پێویستم پێ نەبێت وەڵام قەت منداڵی خۆم نامێنم. بەشێک لە منداڵەکان تەنیا خەمی ژیانی ناسکی خۆیانیان نییە، بەڵکو دەبن بە کاسب و بە خێوکەری سەرەکی خێزانەکانیان و باری قورسی ژیانی بنەماڵەکانیان هەڵدەگرن. من بەخۆم لاش ساریەوە لە هیچکانیش دەکەم پۆلی دوو بووم وازم لە مەکتەبێنە ئێستا کە شەکە دەکەم و لە مەکتەبش دەخوێنم پۆلی پێنجم 2 سار ساقینمەوە ئێستا کە 5 سارە لە هیچکان ئیش دەکەم و ئێمە ناچارین بەڵام ئیشەکەش نییە بۆ ماڵە ئیش دەکەین عایل لێ بەخێ دەکەین شانیشە تا 12 شەوی لە دەرەوە دەبین جاروبار لە ماڵەوە ناینە دەرەوە جاروبار لە بەس سەرما جارو نەخۆش دەکەین و جاروبارێک لە بە گەرمایە ناینە دەرەوە لە ماڵەوە ناینەیشی بەڵام لە بە سەرمایەکەی زۆرتر ناینەیشەوە ئیشی ناکەین بەڵام هەندێک جار دەچمە کافتریایەکان دەفرۆشم یان لە فولکە زراعەوان یالاگەڵە بەڕەشە یالاگەڵە بەڕەشە گڵە بەڕەشەی ناخۆی برا گڵە بەڕەشەی ناخۆی برا گڵە بەڕەشە یالاگەڵە بەڕەشە
سیستەمی خوێندن و دابشکردنی قوتابیان لەلایەن مامۆستاکانەوە بەسەر زیرەک و تەمبەڵدا ڕۆڵی هەیە لە فڕێدانی منداڵان بۆ ناو قورگی بازار. زار يازه واسمه وكبينا تقريبا 6 ساعة حبسارة تشجعني. أرونده. دهري من دالك أنا لتمانية شيء قصك إيش يبكر؟ أجل تمر بن. أنا ولا وش خم دريان دينه. لبر تمري وازنا مكتبي. أيوه. بەرەو ڕووبوونەوەی ئەم دیاردەیە پێویستی بە هۆشیاری کۆمەڵایەتی هەیە و دەبێت کۆمەلگا بگاتە ئاستێکی بەرزی ئاگایی تا هەموو ڕەهەندەکانی ئەم کێشەیە ببینێ. گەنجێکی ڕووناکبیر کە هەست بە خەمەکانی کۆمەلگاکەی خۆی دەکات بەم جۆرە باسی ئەم دیاردەیە دەکات. باڵکانی کەەوەی ژۆ مناڵەکانیانەکەن بەڕاستیەوە ینی شێوەیەکە لەلایەنی یاسایی و لەلایەنی کۆمەڵایەتی و لە هەموو لایەکەوە ینی زەرری بۆ کۆمەڵکردنی خراپە. ینی سەخۆم بەڕاستی مناڵێکم بینی کە لەسەر ڕێیەکە دانیشت بوو ئەم مناڵانی بینی سێری جلوبەر گۆشتانی دەستیانی کرد بەڕاستی ینی حەزی لێ بوو پێی ناخۆش بوو. وڵای ئەو باوکانە ئەتر بەزەبری ریشتێ بەزەوی ڕێنمایی بە بەزەبری هێزبیان بەزەبری خۆی مشتە لە ڕێنماییەکەمجا دەست پێکە ڕێنمایی بکرێن بە دواتریش یعنی تر باو شێوی کە بە شێوی یاسا چکەڵم ڕۆژە و شەبەش یاسا کرێ پێیان بوو ترێکەوە لە مناڵەکانیان دەکەن قسە شەقەم لیان دەکەن. یونس یەکێکە لە قوربانیەکانی کاری قورسی ناو بازار و لە جیاتی باوکی و لە پێناو نەخۆشی دایکی پشتی لە منداڵی خۆی کردووە و ڕووی لە بژێوی ژیان کردووە ئیشی سوبخچێتی دەکا. ئاواری و بێ ئیشی باوکی یونسیان لە قوتابخانە دابڕیوە و ئیدی ئێستا هەست بەوە دەکرێت کە بە چەندان فەرسەخ یونس لە ژیانی ناسکی منداڵایەتی خۆی دوورکەوتوتەوە. یونس بەیانیان زوو لە خەو هەڵدەستێ و پاش خۆ ئامادەکردن ملی ڕێدەگرێ بەرەو بازار. بە وەختی داعشی ئاوارە بۆین هاتینە هەولێری و ئەمنیش بەخۆم نەخۆش بووم هەر لە مووسلیش من نەخۆش بووم بەس خانی خۆم بووم کرێم نەدەدا یعنی و یعنی یونسم هەبوو یونسی لە مەکتەب بوو ینی وەختی ئاوارە بۆین هاتینە ئێرە کرێ گران بوو 400 بۆ 500 هزاری بوو ئەمن پێم چانە بوو و ئەمن نەخۆش بووم هەر سەر مانگ دەرمانم دەکڕی بە پارەیەکی زۆر ئێرەش دەرمانی زۆر گرانە و دکتۆری زۆر گرانە. من یونس لە مەکتەب بۆ لە سەفی سێ بوو دەچۆ بۆ چاری ئەمن یونسم لە مەکتەبی هینا دەرگوتم بڕۆ ئیش بکە لە ئیسکانی ئیش بکە پێلاوی سوبغ بکە کاسەح بکە لە عەردێکی ئیش بکە کرێمان گرانە. ئەمنیش یونسم لە مەدرسەی دەرکردیش ئەمن پێم نەخۆش بی کوڕی خۆمی لە مەدرسەی دەر بکە بەس کەسی خۆمانی نەبوو و حالمی زۆر زەعیف بوو حالمی زۆر یعنی مادەیین حالم زەعیف بوو. ئەمن یونسم دەرکرد ئیشی دەکرد بە خودی ئیشیش دەکەت یونس هەر کرێت تێ هەل نایێت. تمانم 10 ساڵە ئەمن لە مەکتەبێ بووم بابم ئەمنی لە مەکتەبی دەرینا فەقیرین بابم نەخۆش بوو بۆتی وەرە بڕۆ لۆمان ئیشکە لۆ عیلاجەکەم ئەمنیش لۆیانم ئیشکردن ئیشی بنیشتم نەکردن شرتەی ئەمنیان نەکرد لۆ بنیشتی هاتمە سبوو بچی. شان حتا سعات 11 لێرە دەبم ئەمرێکە ڕۆژی سەرمای بووم ناتانم بێمە دەری ناتان بێمە ئیشی سەرمایە نامەوێت نەخۆشی بم ئەمن نەخۆشی بم هەر دێمە ئیشی ئەمن کە
دارەی کرێمانەیە بابم دەستم مستەشفەی نەخۆشمانی شەیە بابمیش نەخۆشە لۆ پارەی عیلاجە کرد. منداڵیەیە لێرە جگارێ دەچێشن نەرگیلێ دەچێشن مەسە من وەچی وانە. من لە مەکتەبێ هاتمە دەرێ پێم نەخۆش بوو بەس براکانم پێم خۆش بوو بە ئەوان بکردن. بەڕێز دکتۆر عارف حیتۆ پێی وایە بە پێی یاسا بە هیچ جۆرێک نابێ کار بە منداڵ بکرێت و هەر کەس و خێزانێک لەژێر هەر پاساوێکدا ئیش بە منداڵ بکات دەبێت تووشی لێپێچینەوەی یاسایی بکرێتەوە. لە ڕووی یاسایەوە بە پێی یاسایی کاری عێراقی ئیشکردنی منداڵان هەر منداڵێک تەمەنی لە خوار 15 ساڵی بێتن نابێ ئیش بکاتن و هەر کەسێک ئیشی بە منداڵی بکاتن منداڵێکی خوار تەمەن 15 ساڵی بکاتن بە پێی یاسا بەسەر پێچ کار دەژمێردرێتن و لەوانە تووشی سزای یاسایی ببێتن. لە نێوان 15 حتا 18 ساڵیە یاسا بواری داوە کە مناڵێکی 15 حتا 18 ساڵی ئیشێک بکات بەڵام مەرجی هەیە ئیشە مەرجدارە ئەبێ ئەو ئیشە لەگەڵ تەمەنی مناڵەکە بگونجێتن لەگەڵ توانەکانی مناڵەکە بگونجێتن ئەو ئیشێک نەبێتن کە تەسیر لە مناڵێتی مناڵ بکاتن. ئەو لە ڕووی یاسایەوە بەو ئێشەوەیە بەڵام ڕووی دیکەی ڕووی کۆمەڵایەتی ئیشکردنی منداڵ لە زۆربەی زۆری وڵاتان بە تایبەتی وڵاتە ئیسلامیەکان و وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یان وڵاتەکانی ڕۆژهەڵات دەبینین ساڕای هەبوونی یاسایەکی تند و ئەو یاسایە و کە ئەو خاوەنکارانەی کە ئیش بە مناڵی خواردەمەنی 15 ساڵی دەکەن ساڕای ئەو یاسا توندانە هەر مناڵ ئیش دەکەن. تاوان ئەوە ئەبێ لە ڕووی کۆمەڵاتی کە بگەڕێن لە ڕووی کۆمەڵاتیەوە وەکو کللتورێک زۆربەی زۆری خەڵکی ئێمە وا بیر دەکاتەوە یان وا بڕوا دەکاتن کە مناڵ ئەگەر لە مناڵیەوە فێرە ئیشێک بێتن کە گەورە دەبێتن کەسایەتێکی بەهێزتری بوو پێیان دەبێتن. ئەوە لایەنێکی دیکە ئەو مناڵانەی کە خێزان بەخەو دەکەن دوای شەهید بوونی باوک یان دوای نەمانی باوک بە هەر ڕۆداوێک بێتن ئەوە جێگای ڕێز و تەقدیری مجتەمع بە چاوێکی زۆر بەرزەوە سەیری ئەو مناڵە دەکاتن. ئەویش ڕۆیەکی دیکەی ئەوەیە کە مناڵ ئیش بکەن و زۆر لە یاسا دەشارنەوە کە ئەو مناڵە ئیش دەکاتن. ڕۆیەکی دیکە نەبوونیە یعنی هەژاریە مەثەن ئێستا ئێمە لە قەیرانێکی دارای گەورە داینە لەوانە باوکێک بە تەنها نەتوانێتن خێزانەکەی بەخێ بکاتن یان پێداویستی ژیانی بۆ خێزانەکەی دابین بکاتن. بنێری بۆ کارکردن و بژێوی ژیانیان. بەڕێز سەیران سەلاح بەڕێوەبەری ڕۆشنبیری منداڵان باز لە هۆکارەکانی کارکردن بە منداڵان دەکات و جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە بە هیچ شێوەیەک نابێ کار بە منداڵ بکرێ و بۆ ڕێگریکردن لەم دیاردەیە حکومەت ڕۆڵی گەورەی لەسەر شانە و دەبێ بۆ یاساکان بگەڕێنەوە. گەرمە بێت و باسی منداڵ بکەین پێناسەیەکی کورتیشی بدەینێ منداڵ ئەو بوونەوەرەیە کە ژێر تەمەنی 18 ساڵی واتە بە منداڵ حساب دەکرێتن. ئەمەش منداڵش بە پێی مادەکانی ڕێکەوتنامەی مافەکانی منداڵ بە هەموو شێوەیەک پێویستە منداڵ بە شێوەیەکی گونجاو و ژیانێکی ئاسان و ئاسوودەی بۆ فەرهەم بکەین. ئەو هۆکارە دارایانە کە ئێستا لەو قەیرانی ئێمە تێدا دەژین کاریگەری زۆر گەورەی هەبووە بەسەر خانەوادەکاندا. ئەوانە زۆر لە خانەوادەکان ناچارن منداڵەکانیان بنێرنە بەرکار بەڵام لەگەڵ ئەوەشدا پێویستە خانەوادە ئەوە بزانێتن هەتا بۆی دەکرێتن گەورەکان خۆیان
کار بکەن نەک منداڵی تەمەنی 4 ساڵ و 5 ساڵ یان 8 ساڵ و 10 ساڵ بنێرنە سەر شۆستەکان بۆی بژێوی ژیانیان بۆ پیا بکە لەسەر منداڵ نییە ڕەنگە من بتوانم بڵێم لە دوای 15 ساڵیش دەتوانی منداڵ کاری پێ بکەی یان بە شێوەیەک ئەو کارە قورسانە ئەنجام نەدا کە گەورەکان دەیکەن لەگەڵ ئەوەشدا من لەگەڵ ئەوە نیم کە منداڵ کار بکاتن لە هەموو بوارەکاندا ڕەنگە ئێمە بەس شۆستەکان نەبینین هەندێک شوێن هەیە بۆ نمونە کارگەی گەورە هەیە کە لە بەرچاونین خەڵک نانبینەیان ئەوەی سنایی سارات وانە زۆرترین منداڵ لەوێ کاری قورس ئەنجام دەدەن و خەتەرناکیشە بۆ جەستە و ئەوەی مناڵ لەگەڵ ئەوە ناگونجێتم بۆ منداڵ بنێرنە ئەو شێنەوە بۆیە ئەگەر ئێمە بێت و دیسان باسی کۆمەلگا بکەین کۆمەلگاز بە شێوەیەکی تر بوویتە ئەوەیە کە وەکو نەریتێکی لێ هاتووە هەندێک منداڵ هەیە هەندێک خانەوادە هەیە ڕەنگە بژێوی ژیانیشیان بازی بەرەم وەکو چاولێکەریەک منداڵەکانیان دەنێرم بۆی پارەیان بۆ پیا بکە. بازار وەک شوێنێکی پڕ لە کێشەکێش و بەریەکەوتنی بەرژەوەندیەکان ڕۆحی منداڵان دەشێوێنێ و تونند و تیژی و بەرهەمهێنانەوەی تونند و تیژی دەبێت بە بەشێک لە ژیانی ئەم منداڵانە. لەناو قەرەباڵغی بازار و هەرای کڕین و فرۆشتندا زۆر جار تەنانەت ئەو کارێ منداڵانیش کە بە پێی یاساغا دەگۆڕێ بۆ هەندێک دیاردەی تری مەترسیداری وەک سوالکردن. هۆکارانەشی کەواکەن مناڵ لەسەر جادە کار بکات کۆمەڵێک هۆکارن ناکرە بڵین تەنیا ئەمە هۆکارێکە یەکێک لەو هۆکارانە کە بە هۆکاری سەرەکی دەئەندرێت ئەویش ئەوەیە کە لایانی ئابووری یاخود ئەوەی کە لایانی ئابووری باش نەبێت ئەو خێزانەوە ئەکا ئەم مناڵە بنێرنە سەر جادە و کار بکەن یاخود بارەدۆخی و ژینگەی خێزانەکە بە ئەو مناڵانی کە کارەکەن زیاتر لەو خێزانانن کە خێزانێکی تەندروست نین یاخود دایک و باوکەکە جیابوونەتەوە ئەمە لێرە ئەمەش هۆکارێکی ترەوەک ئەوەی کە مناڵ کار بکات لەسەر جادە یەکێک لە هۆکارەکانی تر ئەوەیە کە ئەو مناڵە خۆی لەو تەمەنە ئەوێت بەرپرسیارەتی هەڵبگرێت خۆی وەکو کەسێکی گەورە ئەبینێت ئەوش حەزەکە بەرپرسیارەتی هەڵبگرێت ئەمە هۆکارێکی ترە هۆکارێکی تریش ئەوەیە کە چاو لە کەسی لە خۆی گەورەترەکە سەیرەکە باوکێتی مامێتی خاڵەتی ئەمانە کارەکەن ئەمیش وەکو جۆرێک معنی چاو لەوانەکات و ئەوێ کارکات یاخود سەیرەکە هاوتەمەنی خۆی بە هەمان شێوە ئەمیش هەن ئەیات بۆ ئەوەی کارکردن کە لەرە ئەوان وەکو مۆدێلێک وەرئەگرن و ئەمیش کارەکات بەڵام ئەگەر هات و کارکردنەکەی ئەم کارێکە ئەم مناڵە ئەیکات کاتژمێرەکانی کارکردنی زۆر بوو یاخود بۆ هۆی ئەوەی کە سترێس بۆ دروستکات چی لە ڕووی جستەییەوە بێت چی لە ڕووی دەرونیەوە بێت ئەمە لێرەیە ئەم کارکردنە کارکردنێکی ناتەندروستە و نابێت ئەو مناڵە کار بکات وەکو ئێمە هەمووشمان ئەزانین کە لە مافەکان یەکێک لە مافەکانی مناڵ ئەوەیە کە مناڵ ئەبێت بپارێزرێت یاخود بە جۆرێک پارێزگاری لێ بکرێت و کاری پێ نەکرێت یەکێک لە مافەکانی ئەوەیە کە کار ڕێگات و کاتێک ئەم مناڵە ئەنێری بۆ کارکردن کۆمەڵێک کاریگەری لەسەر ئەم مناڵە ئەبێت وەکو تیشمان یەکێک لە کاریگەریەکانی کاریگەری دەرونیە کە لێرە ئەم مناڵە پێش هەموو شتێک هەستکردن بە شەرم
هەستکردن بە تاوان بۆچی لێرە سیرەکەی ئەم مناڵە زۆر جار کارکردنەکەی وەکوتمان نۆرماڵ و تەندروست نییە سیرەکەی زۆر جار بە پاڕانەوە ئەوێت کەسی بەرامبەر شتەکەی لێ بکرێت لێرە هەستکردن بە شەرم یاخود هەستکردن بە تاوان لەلای ئەم مناڵە دروست دەبێت یاخود ئەوەی کەمی باوەڕ بەخۆبوون سیرەکات مناڵێکی تر هاوتەمەنی ئەوە ئەم مناڵە لە بوارێکی بڵێن نۆرماڵ و ئاساییە سیرەکات ئەم پێویستەکە کار بکات. ئەوەی وەزارەتی ئێمە کراوە ئەوە بوو کە کۆمەڵی بەحث اجتماعیمان هەبوو لە ساڵانی پێشوو ئێستا نازانم ئاگادار نیمە کە بەڕێوەتی چاودێری کۆمەڵاتی شارەکان چونکە جاران بەڕێوەتی چاودێری کۆمەڵاتی لە سەراسەری کوردستان بوو ئێستا هەر شارێک بەڕێوەبەراتی گشتی چاودێری کۆمەڵاتی خۆی هەیە هەر شارێک بە پێی پێداویستی خۆی و لە ژێرچەتری بەڕێوەبەراتی گشتی چاودێری کۆمەڵاتی خۆی سەرپەرشی ئەو ئیشە دەکاتن. ئیتر بەحث اجتماعیەکان دەڕۆیشتن ئەگەر مناڵێک لەبەر نەبوونی بە سەردانی خێزانەکان دەکرد ئەگەر خێزانەکە هەژار بە موچەیەکی بۆ خێزانەکە دەبڕی ئەگەر مناڵەکە لە قوتابخانە دابڕی باە دەگەڕاندەوە قوتابخانە دوای چەند جەلسەیەکی دەرونی لەگەڵ خودی مناڵەکە و چەند جەلسەیەکی دیکە لەگەڵ خێزانەکە مناڵەکە دەگەڕەوە قوتابخانە دوای بە هەماهەنگی وەزارەتی پلاندانان و هاوکاری بانقی نێودەوڵەتی پرۆژەیەکماندانە نزیکەی ساڵێک ئیشمان لەسەر کرد لە ئەیلولی ڕابردوو جەنابی سەرۆکی حکوومەت ئیعلانی ئەو چاکسازیەک کرد لەوێ هەموو کەسێکی سوودمەند هەموو خێزانێکی سوودمەند لە تووری پاراستنی کۆمەڵایەتی دوو مەرجی بۆ داناوە مەرجی یەکەم پێویستە هەموو مناڵەکانی ئەوەی کە لە تەمەنی قوتابخانە بن لە قوتابخانە دەرنەهێنێتن ئەگەر دەرهێنا ئەو کاتە خێزانەکە بووی نییە سوودمەند بێت لە موچەکە لە موچەی چاودێری خێزان و مەرجی دووەم پێویستە ڤاکسین دابرێتن بۆ مناڵەکانی خۆی بۆ ئەوەی لە نەخۆشی پارێزراوە بێتن لە ڕووی دەرونیەوە ڕچای ئەوە بکەین کە منداڵ بە هەموو شێوەیە دوور بخرێنەوە لەو شوێنانێ لە شوێستەکان لە ناو کارگە گەورەکان کاری پێ بکرێتن لەبەرەوەی کاریگەری دەکرێتە سەر باری دەرونی بۆ ماوەیی ینی ڕەنگە ئێستا ئەگەر بۆشی دەرنەکەوێت لە داهاتوودا کەسایەتێکی زۆر لاوازی لێ دەردەچێتن ڕەنگە هەندێک کەسانی گەورەتر لە خۆی بیچەوسێنەوە یان ڕەنگە لە ڕووی جەستایی ئەزیەت بکێشە یان هەز بکە کە مناڵێکە کە ئیوە نییە ینی ئیش پێ بکرێتە دووبارە ئەگەر بینەوە سەر ئەوەی لە ڕووی تیژی سێکسیەوەش زۆر جار استقلال دەکرێن ئەو منداڵانە یان هەندێک جار مناڵ لە ڕووی زمانەوانیش دەبنە کەسێکی ژنێ و شتانە ئەوانە مناڵێکی توندڕەویشی لێ دەردەچێتن بۆیە گرنگە ئەو منداڵانە لەو شوێنانە بپارێزرێن و ئەرکی دایک و باوکیشە ئەرکی حکوومەتە هەوڵ بداتن حکوومەت بە هەموو شێوەیەک باری بژێوی ژیانی خانەوادەکان بەرەو باشتر بباتن. و بێگومان ئەمانش لە داهاتووترا کاریگەری ئەبێت بۆ ئەوەی تووشی نەخۆشی دەرونی ببێت یاخۆ نەخۆشی جەستەیی بێت و گوتمان نەخۆشە دەرونیەکانش ئەکرێت بۆ نمونە بەهۆی ئەو هەستکردن بە تاوانە یاخود ئەو هەستکردن بە شەرم یاخود ئەوەی کە کەمی باوەڕ بەخۆبوونی هەیە سیرەکەی ئەم مناڵە توش بە ینی وای لێ ئەکات کە ببێت بە هۆکار بۆ نەخۆشیە دەرونیەکانی وەکو خەمۆکی و قەلەقی و زۆر جار ئەم مناڵە لەسەر جادا ڕوبەڕووی توندوتیژی ئەبێتەوە چی توندوتیژی جەستەیی بێت یاخود توندوتیژی دەرونی بێت یاخود توندوتیژی بێت کە بڵین وەکو جۆرێک لە دەست درێژی سێکسی بکرێتە سەر ئەم مناڵە تووشی کۆمەڵێک نەخۆشی دەرونی تریەکار لە هەمان کاتە سیرەکەی ئەمانە لێ هەمویان ئەبنە هۆکار و کاریگەری ئەبێت لەسەر ئەو مناڵە بێگومان ئەو مناڵانەشی کە کارەکەن کاریگەریان بڵێن کاریگەری ئەم کارکردنە زۆر زیاتر لەسەریان چی لە ڕووی ئەو کارامەی و چالاکی مناڵ ئەو مناڵانەی کە ئەبرێن بۆ کارکردن و کاریان پێکرێت سیرەکەی کەمتر چالاکن کەمتر کارامەن بە بەراورد بۆ مناڵانەی کە ژیانێکی نۆرماڵەکەن یان ئەچن بۆ قوتابخانە یاخود کار ناکەن لە ماڵەوەن و لە ڕووی خێزانیشەوە و لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتیشەوە سیرەکەی ئەو مناڵانەی کە
کارەکەن پەیوەندێکی کۆمەڵایەتی باشیان نییە چونکە بە حکمی ئەوەی ئەوان دوورن لە خێزان و لە ماڵی خۆیان لەسەر جادە و لە دەرەوە کارەکەن لێرەشا ڕوبەڕووی چەندین کەس ئەبنەوە کە کەسی خراپ بێت یاخود بە جۆرێکی کە سوود لەو مناڵە وەرئەگیرێت بۆ مەبەستی تر یاخود توندوتیژیان بەرامبەر ئەکرێت ئەم توندوتیژێش کە بەرامبەریان ئەکرێت وتمان ئەم کاریگەریانی ئەبێت زۆر جار ئەم مناڵە ئەبێتە قوربانی زۆر جار ئەمە شوای لێ ئەکات کە ئەو مناڵەش توندوتیژی بنوێنێتەوە بەرامبەر کەسەکانی تر یاخود بەرامبەر کەسانی دەوروبەر. کە بگەڕێمەوە مەکتەبی حەزم لێ بمە دکتۆر. ئەگەرچی لە حاڵی ئێستادا ئەو منداڵانە ڕوبەڕووی جۆرێک لە توندوتیژی دەبنەوە بەوەی کە منداڵی خۆیان لە دەست دەدەن و لە ناو گەورەکاندا و لە ناو ژیانی جەنجاڵی و پڕبەرژەوەندی گەورەکاندا گەورە دەبن بەڵام لە هەمان کاتیشدا ترسناکی ئەم دیاردانە لەوەدایە کە دوای چەند ساڵێکی تر لەوانەیە ئەم منداڵانە کە گەورە دەبن خۆیان ببنە سەرچاوەیەک بۆ توندوتیژی.